سەلما عەبدولقادر ئەو ژنە کوردەیە کە خەڵکی ناوچەکە بە بەتەمەنترین مرۆڤی جیهان هەژماری ئەکەن. گەرچی لەبارەی بەتەمەنترین مرۆڤی سەرزەوی جارجارە ناوی جیاواز ئەبیسترێت، بەڵام بە بەراوردکردنی تەمەنی حاجی سەلما لەگەڵ ئەو کەسانە، کەسانی دەوروبەری پێیان وایە کە ئەو بەتەمەنترین مرۆڤی سەرزەویە، سەرەڕای ئەوەی هێشتا لە ڕیکۆردە جیهانیەکاندا ناوی تۆمار نەکراوە. مانگی نیسانی ئەم ساڵ ماساسازۆ نۆناکای بەڕەگەز ژاپۆنی تەمەن 112 ساڵ وەک بەتەمەنترین مرۆڤی سەرزەوی تۆمار کرا لەلایەن ڕیکۆردی جیهانی گینسەوە. بەڵام سەرەڕای ئەوە سەلما عەبدولقادری دانیشتووی قەزای شارەزور بەتەمەنترە لە ماساسازۆ نۆناکای 112 ساڵ بە حوکمی ئەوەی حاجی سەلما لەدایکبووی ساڵی 1897 و بەو پێیەش سەرەتای مانگی تەمموز ئەبێتە 121 ساڵ. سەرەڕای ئەوەی سەلما بە ئاسانی گوێی لە شت نابێت و قسە ناکات، بەڵام هێشتا جەستەی بەڕادەیەک بەهێز ماوەتەوە کە بتوانێت سروشە ئاینیەکانی وەک نوێژ و ڕۆژوو ئەنجام بدات. پێنج فەردە نوێژەکانە وەڵا پێنج فەردە نوێژەکە و نوێژەکانی بەیانی چێژەکاتە تەنیا ڕۆژوە گری و تایسەر لێ نەخواردن ڕەمەزان شەشەڵانی ژەگری. وەڵای پارشێوان هەڵێسێنم ئەڵێ مەیگرە ئەڵێ بەخوا هەرەیگرم. ئیتر ئەم سی ڕۆژی ڕەمەزان لە تەخۆمانە هەڵێسێنم و بە ڕۆژی ئەبێ و وەڵای پارشێوان هەراوەی لێکەم ئیتر هەڵەسێت یعنی هەرێڵم نەنە هەڵسەیدر خۆی هەڵەست بۆ بەربان وەڵای تر ئەڵێ بانگی داوە ئەڵێم ئەرە ئێمەشت خۆین ئیتر ئەویش تێتە سەر سفرەکە ئیتر هەر شیرینی هاچێ بەیخۆ. لەگەڵ بە ساڵاتچوونیدا توانای سەلمای 121 ساڵ بۆ ڕۆژوگرتن کەسانی دەوروبەری سەرسام کردووە. لە یەکەم بەربانکردنەوەی ڕەمەزانی ئەم ساڵدا گلەیی لە نەوەکانی کردبوو کە زوو بانگیان کردبوو بۆ بەربانگ و پێی وابوو کە هێشتا کاتی ماوە بۆ ئەوەی بەردەوامی بە ڕۆژوەکەی بدات. یەکەم ڕۆژ بە ڕۆژی بوو بەربانگمان کردەوەتی بۆچی ئەو نەزوو ڕۆژەکەتان پێشکانم کەی بانگی داوە ئیتر پێی ناخۆشی یعنی وتی کەی بانگی داوە جارێ زوو پێی ناڕەحەت نەوگرت. گەرچی ماوەیەک پێش ئێستا حاجی سەلما نەخۆش کەوتبوو، بەڵام بەگشتی خاوەن تەندروستیەکی باشە. ماوەیە یعنی لەوە پێش زۆری لاک وڵای وای لێ هاو خەرکو بمرێتیش وڵای تر باش بوو مانە دکتۆر وتی عیبی نییە بەس ئیتر ئەم پەتاوی نەیکرد. باشە خواردنوشتی زۆر ناخوای نەخواکە سەحەتی باشش من نەخۆشوشت نییە خوا بە زیاد تەندروستی باش. تەمەنی حاجی سەلما کە 121 ساڵە وای لە کاربەدەستانی حکوومەت کردبوو کە بڕوانەکەن ئەو چیدی لە ژیاندا مابێت و هەستا بوون بە بڕینی بەشە خۆراکەکەی. بەڵام دوای ئاگادارکردنەوەی کاربەدەستان کە حاجی سەلما هێشتا لە ژیاندایە و تەندروستیشی زۆر باشە، وا بڕیارە کە بەشە خۆراکەکەی دیسان بۆ بنێرنەوە. لەگەڵ هەڵکشانی تەمەنیدا حاجی سەلمای 121 ساڵ زۆر شتی بیر چۆتەوە، بەڵام ئەوەی ئەو بیری نەچۆتەوە سروشە ئاینیەکانەکە خۆی گرێتەوە لە ڕۆژ و نوێژ و زیکر و تەزبیحاتی ڕۆژانی ئەو. ئێستاش کە لەسەر سفرە دانیشتۆ نان ئەخوا بەشێکە لەو سروشە ئاینەی پێڕەوێکە پێ ئەوترێ بەربانکردن دوای بە ڕۆژوبوون بۆ ماوەی 16 سەعات و خۆگرتنەوە لە خواردنەوە و خواردنی خۆراک و ئاو. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، قەزای شارەزور.